سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیەمەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشەناوکارانم بووی نۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان، ئەمڕۆژ لە قەزای سەید سادقین هاتوونەتە ئێرە دەمانوێت گفتوگۆی هاوڵاتیانی ئەم قەزایە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە تا بزانین ڕاو بۆ چوونان چیە سەبارەت بۆ بابەتێکە دەخێنەڕۆ. ئەم ڕۆژ دەمانوێت باز لە دیاردەیەکی ناشرینی کۆمەڵایەتی بکەین، ئەویش زۆر بڵێیە لە کۆڕ و کۆبوونەوە و مەجلیسەکاندا. بەداخەوە کەسانێکمان کاتێک لە کۆڕ و کۆبوونەوە و مەجلیسێکدا دائەنیشێت ئەوەندە قسە ئەکات چواردەورەکەی بێزارەکات، کاتێکە گفتوگۆ ئەکات وا ئەزانێ هەر خۆی لەو مەجلیسا بوونی هەیە، ئێوێ هەموو مەجلیسەکە خۆڕخکا بۆ لای خۆی و هەموویان گوێ لە وتەکانی ئەو بگرن، بەبێ ئەوەی حساب بۆ چواردەورەکەی بک بڵێ خەڵکانێکی ژان وەکو من قسەیان پێ و دایانەوێت گفتوگۆ بکەن لەبارەی هەر شتێکەوە خۆیان بیانەوێت. ئەم جۆرە کەسانە زۆر جار خەڵک ئەوەندە بێزارەکەن کە خەڵک بە درۆزن یاخود بە زۆر بڵێ ناویان دەبن. ئێمە دەمانێت بپرسین هۆکارەکانی ئەمە چییە؟ ئایا ئەو کەسانەی کە زۆر بڵێن لە مەجلیسدا خەڵک چۆن باسییان لێوە دەکات؟ چۆن بتوانین ئەم جۆرە کەسانە لە مەجلیسەکاندا سنووری خۆیان بپارێزن بە جۆرێک کە خەڵکی بێزار نەکەن؟ ئێوە بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان، بابزانین هاوڵاتیان ڕاو بۆ چوونیان چییە سەبارەت بەم بابەتە. سنت وایە کەم قسەکەی زیاتر گوێ بگری. من بۆ چونم ئەوەیە خەڵک کەم بڵێ بە زۆر گوێ بگرێ. ئینسانەکان لە هەموو شوێنێکە کە دانیشن و کەینەکەن ئەبێ وا قسە بکرێت گوێیان لێ بگیرێ. هەیەە خۆی دەرەخا هۆیشیانە هەر وەکو عادەت خۆی پێوە بتۆ فێر بۆ تەعامل ناکە قسە ناکە باسی ئەم و باسی ئەو هەر قسەیە بەدەمیاو لە خۆی و ئەیکاوی تر خۆشی ساحبی قسەکەی خۆی نێبزانێ ئەم قسە بۆ چیەکە و لەکوێدا لەعەزی چی ئیسە زۆرەڵێ ئەوە بەرپرسەکانی ئەم وڵاتن زۆر قسەکەن. ئینسان کە لە هەر مجلیسەکە دانیشت ئەوەندە زۆر قسە نەکات دوای گەپا بەرپرسەکانی خۆی. بینە چۆنە لەگە زۆر بڵێیە لە مەجلیسە؟ وەڵایی زۆر بڵێ نین. خەڵکانێکن کاتێک کە لە مەجلیسا دانیشن لە کۆڕ و کۆبوونەوەکانە ئایا تەعزیە بێ، ئایا شەکرا و خواردنەوەیەک بێ، ئایا ئاهەنگێ بێت، ئایا میوانداریەک بێت، زۆر قساکەن، چواردەورەکان بێزارەکەن، ئەوەندە قساکەن، یعنی وازانە مەجلیسە بەس خۆیانی تێدان، ئیتر ڕێگە بە خەڵکانی تر نایان قسە بکەن بۆ چۆن لەسەر ئەمە چێتەوە؟ وەڵایی ئەوە شتێکی خراپە بەڕاستی. سەبۆ نمونە هەجارێتەوە باسی کرد لە بۆنەکانە یا لە تەعزیە یا لە شایی لە هەر ئاهەنگێکە ئەبێ بە قەبارەی ئەو شوێنە قسە بکەن تێگەی یا بۆن لە مجلیسێکە لە کۆڕ و کۆبوونەوەیەکە کۆمەڵێ برادەر سێرەکەی یەکێکیان هەیە مەجالی هیچ کەسێکی تر نابێت، دوان هەیە بە هەمان شێوە، سیان هەیە بە هەمان شێوە. یا دوانی ئەم کەسانە سەری خەڵک بێشێرن بە جۆرێکە ئیتر خەڵک بێتاقەت بێ لە مەجلیسە یا هەستێ بەجێ بێڵێ یا تەریقی کاتە بڵێ کاکە تر بەسە مێشمان چوو یان بۆ نمونە کاکە بۆ ناڵێ با خەڵکانی جێ قسە بکەن، پێ دوانیە بنەوەی بێزارکردنی خەڵک. بەتەئکید وایە بەتەئکید. فقط هەبوو لە مەجلیسێکە هێندە بێزارکردی بێتاقەت بیت؟ من وام لێ هاتووە بەڵێ لەوە چێ کەسانی نزیک هەبوو بێتن ئەوەنە زۆر بڵێ ببێتن حەزم لە بینینیان نەبوو. تێگەی ئێمە چۆن بتوانین ئەو کەسانە تێگەێنین کە ئیتر کاکە ئەوەندە مەڵێن تر بەسە چۆن تیان گەێنین بە قسە بە حرەکە بە بەجێهێشتنی مەجلیسەکە؟ وەڵی هەنێ جار وتنی ناڕاستەوخۆ دەوری هەیە، بەڵام ئایا ئەو کەسە تێگەیە، ئایا ئاسی ڕۆشنبیری ئەو کەسە لە وایە کە تێبگەیە و هەنێ جاری ڕاستەوخۆ تۆ پێڵی کاکیان تۆ زۆر بڵێیت تۆ وا باشە کە ئەوەنە نەڵی، بەڵام سیرەکەی ئەو کەسە نازانم ئەو کەسە نەفسیان وایە دەرونیان وایە ئەو کەسە نەخۆشە چی سیرەکەی ئەوە تەرکی نایە سروشتی ژیانی وایە ئەو کەس تر نازانم ئایا ئەو کەسە چۆن نەتوانی چارەسەری بکەین. ئەوە چێ ئایا بەشکاندنیش چارەسەری بێ لە مجلیسێکە بیشکێنی لە دوو مجلیسا بیشکێنی، ئایا ئەو کەسە عاقڵە بێ خێرە بێ وای لێ کە کەم بڵێت، بەڵام هەنێ کەسی شەی سەبوون کەسانێکن هەر تەبیعەتەن وایە سروشیان وایە کەم بڵێن ئەم قسەیەت، هەنێکیان هەیە هەر سروشیان وایە زۆر بڵێن بۆ لە میوانێکە چێتە ماڵێکەوە ئەگەر لەو ماڵا چوار دەمەتەقە و دۆسێ خۆشنە پێ مانای نییە، میواندارەکەی هیچ مانایەکی نییە بۆ لە قەزەیەکە لە مشکلەیەکە لە سڵحێکە ئەگەر ئەو کەسانی کە داوەتەگەن ئەگەر بۆ قسەی باش و قسەی جوان و قسەی خێر باگ نەکرابێتن کەواتە بۆچی ماکراون گومانی تیانە ئێمە تەوان باسی زۆر بڵەیەکی بێمانەکە. ئەلێرە پەیامەت چێ بۆیان؟ وەڵاهی من داوا لەو کەسانەیەکەم کە
فێر بن یعنی چۆنەڵێ سنوور بزانن هەتا سنووری قسە بکەن ئینسانەکان لە هەموو شوێنێکە کە دانیشن و کەینەکەن ئەبێ وا قسە بکرێت کە گویان لێ بگیرێ کە نەک ئەوەی کە گویان لێ نەگیرێ کە ئاسان ئەنێ حساب بۆ قسەکانیان نەکرێت ئینسان دایمە لە هەموو شوێنێکە لە هەموو کاتێکە وا بێت کە بیر لە لایەنە باشەکەی کاتەوانێک کە لە مەجلیسێکا دانیشتۆکە لە شوێنێکا دانیشتۆکە کارێک بکات کە بە بەردەوام ڕێزی خۆی بیەڵێتوانێت لە شوێنەیە زۆر جار کۆمەڵە شتی بلێوە سەریێت بەڵێ بەدڵنایەوە جار بوو خۆمام لێ سەراتووە حەزم کردووە بڕۆم لەبەر خاتری چەند کەسێکە بەو شێوەیە کە تۆ فەرمووی ئاواهیم بووە قسەیان زۆر کردو ینی قسەی نابەجێ قسەیەکە ئەسەن جوێی لێ نەگیرێت کەسانێکگەن ئیتر وە ئەزانێ مەجلیسەکە بەس ئەوی تێدایە ئەوەندە قسە ئەکات ئیتر لە ڕەشەوە بۆ سپی و قاوەی مۆر ئەهێنێتەوە هەمووی تێکەڵەکە بەسەریەکە بەبێ خۆش بزانڵێکی بە قەنەعەتی بەڕێستان هۆکاری ئەمە چی ئەم زۆر بڵێە چ پەیامێکی پێم کەسە وڵی هیچ خۆی دەرخات ئێوە بڵێ من شتە زانم ئێوە نایزانن وڵی بڕواناکەم هیچ پەیامێکی پێبێ ئەگەر پەیامێکی پێبێت ئەنی بە شێوەیەکی جوانەوێ بگێنێ نەک بە شێوەیەکی کەسانی دەوروبەری ئاچکا و ناڕەحەتگا ئەگینە هیچتر ئەو کەسانی کە زۆر بڵێن لە مەجلیسا دائەنیشن خەڵک چۆن سەیریانەکات چۆن باسییان لێوە ئاکات وڵی دایمە بە چاوێکی کەمتر سیرەکرن دایمە بە چاوێک سیرەکەن لە ناو کۆمەلگای ڕێزێکی وایە لێ ناگیرێکە بەو شێوەیە کە خۆی بەحساب هەیەی و بوونی هەیە خۆی هەڵە خۆی هەڵی نەکات بۆی کەسێکی گەورە دەرگێ بەس بەڵام لە ڕاستیاوانە باشە بە قەنەعەتی تۆ زۆر بڵێی تەنها لە ناو پیاوانە هەیە لە مەدریسایان ناو ژنیشە هەیە وەڵا لە هەردوو ڕێگەسەکە هەیە بە دڵنیاوانە پیاوانن وایە پیاوان بەڵێ تۆ دایمە پیاوان هەست بە شێوەیەک هینی تایە گەورەی و خۆڵین زانین و لە کۆمەڵێکە ئەوەیە هۆکارەکەی ئەلێرە چ پەیامێکت هەیە بۆ کەسانی کە زۆر بڵێن چیان پێڵێ وەڵاهی داوایان لێ یەکەم ئینسانەکان لە هەر شوێنێکا بوون لە هەر مەجلیسێکا بوون ئەو نە بڵێن کە گوێیان لێ بگیرێ ئەو نە نەڵێن کە ئەسڵان هیچ نییە کابرا بێزار بێ لێ بڵێ وڵا شەڵا هەر نەهاتمە ئەم زەلامێ لێرەیەکە ئیسعاجە کە ناڕەحەت مەکە کە قسەکانی هیچی سەرۆبەرەی نییە بۆچنی تۆ چێ لەسەر ئەم کەسانەی کە زۆر قسە ئەکەن منیش پێم باش نیە ئەگەر شتێک سوودی نەبێ بۆچی قسەیە کە سوودی نەبێ نەبوو مەجلیس و نەبوو خۆت و زۆر جار باسی خەڵکیشەکەن هەوە هەر خراپتر خراپ ئیسفادەی چیە ئەو قسە کە سوودی نەبێ بۆ کۆمەڵ بۆ مەجلیسەکە بۆ هیچ لەوانەیە زەرەری بۆ ڕەفیقێ بۆ خەڵکێکی تریش بێت تۆ پێ دوایە چ پەیامێکی لە پشتەوەی ئەم جۆرە کەسانەوە ئەوەندە قساکەن ئەیانەوێ خۆیان دەرخەن ئەیانەوێ بڵێن ئێمە هەین من ئەزانم تۆ نازانیت من قسەزانم من کەسێکی باشم ئەیانێ خۆیان دەرخەن ئایا چ پەیامێکیان پێەیە وڵی تر هەیەە خۆی دەرەخا هۆیشیانە هەر وەکو عادەت خۆی پێوە بتۆ فێر بۆ تەحەمل ناکە قسە ناکە باسی ئەم و باسی ئەوە باسی شتی تر و باسی خراپی خەڵکو ئاو شتانەکە هیچ سوودیشی بۆ ئەو نیە و پەیوەندی بەوی شۆنی و هەر باسیەکە باش بە چۆنم کەسانە تێگەێنین کە بڵێن کاکەیتر بەسە خەڵکی تری ژێ لە مەجلیسا قسەکە خۆر توێتیانی وڵی چۆن تێگەی هیچ تێ ناکە کابرا تەمەنی 56 ساڵە هەفتەیە تازە چۆن تێگە ئەبێ چی پێ بڵێ قەت هەبووە کەسانێکی تیابێ ئەوەندە قسە بکەن کە تۆ بێزار بکەن کە زۆر ناڕەحەت بی کە بڵی خۆزگا نەهاتمە بۆ مەجلیسە وای یا جاروای هەر میوانی خۆشتە یا شتی وا ڕێیەکەوێ وای باڵێ وان بێزار کردی تۆ حەزەکەی پشتی تێ بکەیت و ڕوو هەڵچەرخێنی جوابی نەیت و جوابی نەیت و درویش بۆ خۆی هەسێکات کە تەرێک بێت توی ترواز لەو قسانیێنی باش جەنابە تەمەنە چەنە هەڵاوە وەردی 53 مەچی بۆ 63 ساڵە باش یخواتەمان درێژ بین انشاءالله لەم 63 ساڵەیە تقریبا ئەتوانین بڵێن 43 ساڵێکی فامی ئەوە دێ کە لە مەجلیسا دانیشت بێتی لەم 43 ساڵ بۆ 45 ساڵەیە خەڵکانی زۆرە دیوە ئەبەم جۆرە بێ زۆر بڵێ بن وەڵی زۆر بڵێ یارە وەڵام زۆرم بینیوە کەوا ئەو خەڵکە تاوە و بێتاقەت بووە بێزار بۆ وتیتی خۆزگایە زووتر هەڵبسایە و ئێمە خۆمانمان پێوە مەشغوڵ نەکردایە هیچ سوودێکی نییە یا بێ پرس یا بێ ئەوەنە بڵێ گوێ ڕاگری یا ئەوەنە قسە بێ کە خەڵک بێتاقەت نەکەی هیچ سوودێکی نییە زانی خۆی گەورەیە زمانێکی پێبەخشین و دوو گوێچکە پێبەخشیوین لە بەرامبەر ئەمەدا حکمەتی ئەمە ئەوە نییە کە ئەبێ زۆر ببیستین و کەم بڵین طبعا هەواحی شکیتیانی هەروای بێگومان وای باشە
زۆر بڵێ تەنها لای پیاوان هەیە لای ژنانی ژەیە والله بەشەرە ئینسانە هەیە لە ژنیشا زۆر هەیە و لە پیاویشا هەیە بە هەمان شێوە. تۆ لێرۆ چ پەیامێکیان پێگەینی بە جۆرە کەسانەی کە زۆر بڵێن؟ وەڵام من پەیامەوەیاڵێم فرەوتن بۆ قورئان باشە قسەکردنێ کە زۆر سوودی کە سوودی نەوێ ئەگەر زۆریش سوودی بێ ئەوەنە نەڵێکا ئەو خەڵکە بێتاقەت بێ و بێزار بێ لەو قسە. قەت هەبووە لە مەجلیسێکا دانیشیت خەڵکانێکی تیابێ ئەوەندە قسە بکەن ئەوەندە زۆر بڵێ بن ئەو کوردەواری ئەڵێ ئەوەنە فڕێڕێز بن کە بێتاقەتەکەن بێزارەکەن هەیە بەڵامەکم من نەمدیوە نەبوو لە مەجلیسێکا دانیشی خەڵکی زۆر بڵێ تیابێ وڵا بەخوا هەیە بەرە وڵات چوان نییە لە هەموو شوێنە چاک و خراپەیە. باش ئەو کەسانەی کە زۆر قسە ئەکەن کە زۆر ئەوەندە قسە ئەکەن ڕێگە بۆ منە بە ڕفیقەکەی نایە قسە بکات تۆ پێت وایە مەبەستی چییە و چ پەیامێکی پێیە؟ وەڵای هەروە ڕاهاتوە چارەسەری نییە هەر ڕاهاتوە بەو شێوە ناکرێت پێیان بڵێن بە ئامۆژگاری ڕفیقە لەلایەکە بڵێن کاکە تۆ نەقسە مەکە خەڵکی تریشی تایە ئیسفادەی نییە ئیسفادەی نییە پێی بڵێ هیچ بە چارەسەر نابێت چونکە وا فێر بوو سنت وایە کەم قسەکەی زیاتر گوێ بگری. من بۆ چونم ئەوەیە خەڵک کەم بڵێ بە زۆر گوێ بگرێت. ئینسانەکان لە هەموو شوێنێکە کە دانیشن و کەینەکەن ئەبێ وا قسە بکرێت کە گوێیان لێ بگیرێ. هەیەە خۆی دەرەخا هۆیشیانە هەر وەکو عادەت خۆی پێوە بتۆ فێر بۆ تەحەمل ناکە قسەنەکە باسی ئەم و باسی ئەوە هەر قسەیە بەدەمیا و لە خۆی و ئەیکاوی تر خۆشی ساحبی قسەکەی خۆی نێبزانیان قسە بۆ چیەکە و لەکوێدا لە عەزی چی ئیسە زۆرەڵێ ئەوە بەرپرسەکانی ئەم وڵاتن زۆر قسەکەن ئینسان کە لە هەر برسەکە دانیشت ئەوەندە زۆر قسە نەکات دوای گێ پاوە قسەکانی خۆی بۆ چوونی بەڕێزی چیە؟ وەڵی بەڕای من ئەوانەی کە زۆر قسەیەکەن زۆربیان درۆزنن مەجای کەس نادە کوردەواری ئەڵێ کە قسەی کە زۆرەوەت باشی شەڵ و خراپی شەڵێ بەس زۆربیان درۆ زۆرەکە بەڕای من بۆ چوون وایە باشە پێت وانی هەندێک جار ئەم کەسانە بۆیە و نەقساکەن ئەیانەی وەسفی خۆیان کەن بە خەڵک بڵێ من باشترم لە تۆ وەسف بەدەست خۆی نییە خۆی ئەگەر چاک بێ و شتی چاکی هەبێ خەڵک وەسفیکە باشتر کەس بۆ نمونە بەبە مرتاحە بێ ئەیتەوە دەرونی خۆی بۆ چوونی خۆیەتی بەس وانیە لە ئەساسەوانی ئێمە چۆن ئەم کەسانە تێگەێنین کە کاکە ئێوە کارێکی باش ناکەن خەڵکی تریشی تیا مەجلیسە ئەوانش قسەیان پێ ئەوانی ژانوێ قسە بکەن خۆ مەجلیسەکە هەر بۆ تۆ نەکراوە تۆ نەقسە ئاکەیت واللهی بڵێم چی نازانم چۆن ئامۆژگاریت ئەگەر گەورە بێ و تەمەنی هەبێ ئەبێ مەجای خەڵکی دیش با قسە بکات. باشە ئەم جۆرە کەسانەی کە ئەوەندە قسە ئەکەن لە لای چواردەورەکە و لە لای خەڵک چۆن باسان لێوەکات چۆن پێناسییانەکە ئەوەی کە من وتمە زۆربەیە خەڵک بە درۆزن باسییانەکە ئەوەی کە زۆر ئەڵێ قسە زۆرەکان مەجای کەس نادا من بۆ شوونی خۆم لە خەڵکیشم زۆرم بیسۆڵێ زۆربیان درۆزن مەجای کەس نادەن هەبووە بێزار بکری لە مەجلیس ئەوەندە قسەی تیا بکرێ ئارە وەڵا بێتاقەتەبی حەز بە قسەی نامێنێ بێتاقەتەبی ئارە وەڵا بێگومان ئالێرۆ چ پەیامەکە هەیە بۆیان وڵات داوایان لە یەکەم مەجای خەڵکی تریش بن ئەوەنە قسە نەکەن با خەڵکیش قسە بکات بۆ شوونی خۆی هەبێ لە مەجلیسەکە قسە بکات هەر ئەو قسە نەکە خەڵکی لێ بگرێ خەڵکی تیش بێ لە قسەی خەڵکی تیش بکرێت بەڕای بەڕێزت لە ناو ژنانە با بڵێن لەو پیاوانە بوونی هەیە بەڵام پێ دوای لەو ژنانی شابوونی هەبێ ئەم زۆر بڵێیە لە ناو ئافرەتانە زیاتر بوونی هەیە زۆرتر ئەوان زیاتر قسەکەن زۆرتر باوەترە زۆرتر ئەوەست تۆ بۆ چوونی چێ لەسەر ئەو کەسانێک کە زۆر قسە ئاکەن وەڵاڵێم زۆر قسە نەکەن باشە مە پندێکی کوردی خۆمانە ئەڵێ هەموو قسێ بەخێو خێش بەمانە زۆر وتن بۆ کابراوتی بەهینی خۆمان بۆ کەلام هاتووە بۆ پیرۆزەکان هاتووە ئەگەر زۆرش قسە بکەی ئاڵتونیش لە دەم ببارێ هێشتا هەر زۆر قسە نەکەی باش چونکەم تۆ ئەبی بە خاوەنی ئەو قسانەی کە لە دەم و دەرنەچووە زۆر قسەکەی جاری وایە قسە لە دەم دەرەچێ قسەکە نایەتەوە بەلای تۆ بەس ئەگەر قسەکە نەکەی تۆ خاوەنی قسەکەی ئەگەر قسەکە بکەی قسەکە خاوەنی تۆی ئالێرەوە پەیامە چێ بۆیان بۆ ئەوەی کەوا ئەو کەسانە کە زۆر ئەڵێن زۆر نەڵێن و ئەگەر خەڵکیش قسەی کرد کورد بڵێ و پوخت بێت زۆر شتی زۆر وتن باشە چی زۆرە ئەڵێ لە وڵات هەمووی بێدەنگ بوو هەر وازی لە قسەیە ناوە چی ئیسە زۆر ئەڵێ ئەوە بەرپرسەکانی ئەم وڵاتن زۆر قسەکەن ئەیەن بەگوێی خەڵکا بەڵام هیچ ئەنجامێکی نیە هەموویشی درۆکەن لەگەڵ خەڵکا باشە بەرپرسەکان تا ئێرە بەسە با بێنە سەر مەجلیسە کۆمەڵایەتیەکان
لەناو مەجلیسە کۆمەڵایەتیەکاندا قەت هەبووە خەڵکانێکی تیابێ ئەوەندە قسە بکات تۆ بێزارکە؟ والله هەیە طبعا بەس بە حکمی هێشتا من تەمەنمەوە نییە زۆر بچم مەجلیسوانە و کەسێک بڵێن زۆر قسێکی بێ ناڕەحەتیم بەس ڕەنگە لەناو دوکانێکمان شتی وای ڕوویداوێ مشتریەکات بێتە لام ئەوەندە قسەی کردبێ پێم خۆشنەوە هەر بێتە دوکانەکەم و شتم لێ بکڕێ ئەمە ئەوەندە قسەی کرد و زۆر بڵێ بووە. تۆ بێ تاقەتەی بە زۆر بڵێ؟ ئەی طبعا زۆر بڵێ هەر باش نیە ئەبێ ئەوەندە بڵێ کە سوودی هەبێ وانە؟ باشە پەیامەکەی بۆ کەسانەی کە ئەوەندە قساکەن لە مەجلیسێکە مەجال بە خەڵکانی تر نایەن چ پەیامەکە بۆیان هەیە؟ وەڵا پەیامەکەم ئەوەیە بۆ کەسانە کە لە خۆمەوە دەست پێ یەکەم بۆ هەموو کەسانە کە زۆر بڵێ نەبن ئەوەندە بدوێن هەتا گوێی بۆ ئەگیرێت ئەوەندەش بدوێ کە سوودی هەبێ و قسەکانی بە نرخ و جوان بن تاوەکو نشکێتەوە بەسەریە. ئەم کەسانەی کە زۆر قسە ئەکەن خەڵک چۆن باسان لێوە ئاکات؟ ئەوتر ئەوەی کە زۆر بڵێ بێت قسەی زۆرەکە کە زۆری شکر ئەنجامی کەمە بێ دوای وای لێت لای خەڵکی تر بە باشە باسی ناکرێ و بە کەسێکی زۆر بڵێ کە زۆر بڵێش بوویتر متمانی نامێنێ خەڵکگوێی بۆ ناگرێ خراپ تێکەڵەکە باش و خراپ تەڵان تێکەڵەکە ئەنجا ئەتر وای لێ بە کوردێکی خەڵک وەڕسە بێ و گوێ لێ ناگرێت چکە زۆر بڵەیەکی بێ ئەنجام و بێ ئەوە بڵێن بێ سوود یانی. تۆ بۆ چوونە چێ لەسەر زۆر بڵێ لە مەجلیسدا؟ من بۆ چوونم ئەوەیە خەڵک کەم بڵێ بە زۆر گوێ بگرێت کەم بڵێ بە زۆر گوێ بگرێت. باشە جۆرە کەسانەی کە زۆر بڵێن چ پەیامێکیان پێ بەڕای تۆ؟ وەڵی بەڕای من پەیامێکی وایان پێ نییە کە خەڵک بیانەوە ئیسفادە بە خەڵک بگێنن بەڕاستی پەیامێکیان پێ لەو هەر لە گیفانی خۆیان دەریکەن خۆیان کە بڵێ من لە تۆ باشترم من لە تۆ قسە زانترم ڕێی خۆیەتی. جەنابێشە چییە؟ من مامۆستام. مەسەلەن جەنابە مامۆستایەکیت کاتێک کە لە مەجلیسێکا دائەنیشیت کۆمەڵە قسەی جوان لە دەمەرێ دەرەوە قسەی ئەکادیمی و قسەی پەروەردەیی خەڵکانێکیشی تیان ناگەنە مستەوە ئاستی تۆ پێدوانی هەندێک جار بۆ بەربەرەکانی کردنی کەسە عاقڵەکان لە مەجلیسەکە ئەمیش قسەکات بۆی بە بەرامبەرکە بڵێ کاکە هەر تۆ قسە پێێنێ من قسەم پێیە زۆر حاڵتیوان بەسەرهاتووە زۆر ئاسایی بۆ لایشن بەڵام ئەکرێ هەندێک کەسی وایە قەناعەتی خۆی وایە بەڕێی خۆی ئەو لە تۆ باشتر لە مەجلیسەکە باشترەوە ئێوێ قسەکانی خۆی بسەبێنە بەسەر تۆ یا بەسەر کۆمەڵگەکە یا بەسەر ئەو کۆمەڵگەسێکە لەگەڵتایە. باش ئەم جۆرە کەسانی کە زۆر بڵێن لە مەجلیسا خەڵک بێزارەکەن لەناو خەڵکا چۆن باسییان لێوە دەکرێت؟ بەڕێی من بێزراوە بێزان بەس اینجا ئەوە قەناعەتی خۆشێت یا ڕێی خۆشێتی خۆ نابێت زۆری لێ بکەی بڵێ قسە مەکە یا قسە زۆر مەکە یا ئەوانە بەڕێی خۆی باچی ئەڵێ بێڵە ئاساییە. کەسانە چۆن تێگەیەنین کە ئیتر کاکە بەس ئەوە مەڵێ ئیتر بەشی خۆت قسەت کرد خەڵکانێکی تیانە قسە بکەن ئەو خولیان بۆ بگەیت خۆتر زیاد مەگەڵ ئەچی زیاتر هەیە مەگە خولیان بۆ بگەیتەوە ئەگەر ناو بۆ خولەکە خولیکەم بڵیان بۆ بکەیت ناو بۆ خولەکە وەڵی نا بۆ خولەکەیتر ئەوەی جاهی مەگە لەگەڵاتی تر چۆن مەرجە بەدەم پێ بڵە ڕەنگە بۆ نمونە کە کاتێک قسە بۆ مەسەلەن کاتێک کە قسە بۆ کاتۆ ڕووخێ بەولاوە مەسەلەن بۆ نمونە هەستی بە بیانشتێکە بچیتە دەرەوە ئەمانە خۆی پامین بۆ کەسانی کە کەم بڵێ با زۆر جار کۆمەڵە خەڵە شوێنەکە دانیشن ینی هەندێک برادرە بووە ینی من بینی و ماوشتم ینی کۆمەڵە کەس دانیشتون یەک زەمی ئەم چۆتە دەرەوە زەمی ئەمیان کردووە ئەوانی کەوتوانە بە قوربان بای من نەچێت دەرباز زەمی مێژ نەکرێ تێگەی بەو شێوە ینی ئەکرێ هیچ پامێکە بەیان نییە وەڵی پێم وەیە هیوادارم ئەوانەی کە زۆر ئەڵێن کەم بڵێن بە زۆر گوێ بگرن قسەی جوانیشکان بەڵە بەتاکید کە کەم ئینسان کە کەمی وت قسەی جوانیشەکە بەس کە زۆر وتی یەکەوی چ پامێکە بەیان هەیە وەڵا پێم وەما هەیە ئیسانی باشون خراو نازانی خاز نازانی خراو مێژە جەماعەتی وە دڵگەنێ سو کەسم پێ دەرەوە خوا حافیزکە قەت هەبووە بێزار بکەی لە مەجلیسا بڵێ خۆزگان نەهاتایەتم وەڵای سە زەلامی ئەلەم بازاڕا ئەو لیوە تێلو لەوە ڕووم هەل لە ڕێگەش نام لێی هەرە بەخوا هەرە وەڵا قوربان جەنابەت بۆ چوونت چییە؟ وەڵی بۆ چوونیش هەر بۆ چوونیش تقریبا هەروایە ئینسان دایمە ئینسان کاتێک کە چۆ شوێنێک ئەبێ بە پێی واقعی شوێنەکە قسە بکە یەک زۆر قسە نەکات قسەکانیشی وایە بەڕاستی قسەی واقعی بێ قسەی نەکات کە پێی هەڵنەگرێ دوایی جێ بخابەتی قسەی خۆیەوە. جەنابێشی چییە؟ من سەرپەرشتیاری پەروەردەی واتە مشریفی ئەو پرسیارە لە مامۆستا بەڕێزەی دیکەش کرد هەندێک جار کەم کەسانە زۆر ئەڵێن لە مەجلیستا پێدوانێ پەیامەکان ئەوە بێ بۆنە بە ڕێزێکی وەکو جەنابە دانیشی باسی پەروەردە ئەکەیت هەستەکاتەوە ناو خەڵکا گوێ بۆ ئەگیرێت خەڵک حسابە بۆ ئەکات ئەم کەسە پەراوێز خراوە لە مەجلیسەکەیە ئەمی ژێوێت
بربەرەکانی تۆکە منافەسی تۆکە بە تۆ بڵێ کاکە تۆ قسە نازان هەر تۆ قسە نا منیش قسە ئازانە منیش لە بوارەکە شارەزایمێ پێدوانیان پەیامیان پێبێ وڵی هەندێکی وایە هەندێکیشی هەر فێر بوو هەر خۆی پێوە گرۆکرێتی بە خوو قسەکان حەز لە قسەکردنەکە بەڵام مویمەوە ئینسان قسەیە بکات کە جێ بگرێت ینی قسەیە نەکا کە جێنێک لە دوای گیر بخەی بەدەست باش ئێمە چۆن بتوانین ئەم جۆرە کەسانە تیان گێنین بەچی ئەکرێت وڵی خۆی ئێستا لە ئێستا تۆ ئەمڕۆ زروفەکە وای لە هاتۆ بۆنی ئەم پێشکەوتنەوەوانەوە ینی تۆ لەگەڵ هەر کەسێک قسەیەکەی ئەو خۆی لە تۆ بە زۆر زانتر زانین زیاتر لەبەرەوە من بە بۆچوونی من دایمە تەوعێکردن باشە هاوکاریکردنی خەڵک باشە بۆی کە ڕێنمایی بکەی کە زۆر قسە نەکا ئەوەن دەکا ینی بەڕاستیەوە شتێکی باشە پەیامەت چیە بۆیان وڵا پەیامەوەی ئینسان کە لە هەر بیستەکە دانیشت ئەوەندە زۆر قسە نەکات دوای گیر بخا بە قسەکانی خۆی خەڵکانێک هەن زۆر قساکەن کاتێک کە لە مەجلیسا دائنیشن ئەوەندە قساکەن چواردەورەکان بێزارەکەن ئەمانە چ پەیامێکیان پێیە هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکەی ئەوەیە بڵێن هەر قسەیە بەدەمیا و لە خۆی و ئەیکاوی تر خۆشی ساحبی قسەکەی خۆی نێبزانێ ئەم قسە بۆ چیەکە و لەکوێدا لە عەلبوو باسی چیەکە و نازانم بڵێم چی بڵێن جۆرە کەسان لاو خەڵکە چۆن باسییان لێوە ئەکرێت کە زۆر بڵێن ئەم جۆرە کەسانە ڕێزوهینیان نییە زۆر لە ناخۆ من زەلا مەزانم هەر دانیشێک خەڵک ئەوەنە قسەکە خەڵکەکە خەڵک سێ دەوری چۆڵەکە وەڕوە لەبەرەوەی واز نایەنێەوە چۆن تیان بگەێنین کە کاکە ئێوە زۆر ئەڵێن دەرە بێ یەکێ تیان بگەێنێ و نەسیحەتیان کەوەکو مناڵێ چۆن تازە لە دایکێ ئاوای ئەکسەریشیان بە تەمەنن ئەوانە ڕێزمێ بۆ جەناب پەیامەت چییە بۆیان وەڵی پەیامەکەم هەر ئەوەی بڵێم چی بڵێم ئەوەی قسە نەکەن و بێدەنگ دانیشن لەمەی باشتر یاڵێ مەسەلەیەکی پێشینانی کوردیە ئەوە نەقسە بکە کە گوێی لێ بگرێت بازارە چۆنە کەسانێکن کە لە مەجلیسا دائنیشن زۆر قساکەن کوردەواری ئەڵێ زۆر فرەڕێسن ئەوەندە قساکەن چواردەورەکان بێزارەکەن یعنی خەڵکانێک هەن ئەوەنە بێزارە بن لیان خواخوایانە هەستن بچنە دەرە مەجلیسەکە بەجێ بێڵن بۆ چنی تۆ لەسەرمە چییە؟ وەڵام پێم باشە ئەنیسا خەڵک زۆر لەسەر شت نەڕوا کە شتە پەیوەندی بە خۆی نەبێت تەداخل هیچ شتێ نەکا باشە زۆر لەسەر شتیش نەڕواتر شتەکە بارودۆخەکە هەموو ڕژە وتران ئەیوتی ئەبوتیران ئەیڕێیت و دووبارەیەکی تۆ ناکرێت شتە بەردەست ئێمە حەل ناکرێت ئێمە خۆ حەزەکەن حەل بدێت باش ئینسان لەسەر شت بڕوابنە شتەکەش پەیوەندی بە خۆی نەبێت باشە کەسانێکگەن کە دانیشتندایان بەڕازی قسەیە ئەوەندە قساکەن و ئازانن بەس ئەو مەجلیسە خواری تێدایە یعنی جاری وا هەیە من بینیومە ئەوەندە قساکەن خەڵکانێک هەن کە کاتێ قسەی بۆ کات کەسەکە ڕۆکا بۆ لاوە خۆی مەشغوڵەکات گوێ بۆ ناگرێت یعنی بۆچی ئەبێ خەڵک بەم شێوەیە ئەوە وا ڕەفتار بکات کە خەڵک بێزار کات خۆشانەست بەماکە نەزانی بەڵێ بەڵێ ینی وەڵاهی خۆ من جارەکەم تااقەتی مناقەشەشی من زۆریش لە زۆر مەجلیساچی لە زانین کە قسەی تاریخ هەڵەستم جگە قسە وتیەوە قسەکردن باش نیە شی لەکەوێتەوە شتی خراپی لەکەوێتەوە شتەکەش ئێمە حەل ناکرێت شتە ئەمە نێت ڕۆژانە شت ئەوترێتەوە ئەوترێتەوە خەڵک تاوە بێ تااقەت بووە تا خەڵکیش لەسەر زیاوە قسانەیە کات کەسانی کە زۆر بڵێن خەڵک چۆن باسان لێواکات وەڵاهی تا کللیمێکی خراپیش زۆر ڕیوەڵە پیانە ڕیوەڵە قسەی زۆرەکە حەسان فرەڕێسە بەوە ئەمە چێ بۆیان وەڵی پێم باشە ینی شت لەسەر قسەن ئەوەنە نایتە شتێ بکەی پەیوەنجارە زۆر شیش پەیوەندی بەخۆی نێت تەداخل وەزەیەەکە بۆ ئەی بە بۆ شام و یانێت و هیچیش سەکانی سەربنی نییە سەربنیژ ئەرە وڵا هیچ استفادینە قسەکردن باش توانی شویتە دوکانی شتەکەی خۆپسیانی بێرە دەورەوە تەداخلی مناقەشە و باز حرکات شت نەکەی باشە باش پێدوانی هەندێک جارم کەسانە بۆیە ئەو نەقساکەن ئەبینن کەسێک لە مەجلیسەکە دانیشتووە کەسێکی قسەزانە لەناو خەڵکە کەسێکە خەڵک ڕێز و حرمەتێکی باشی بۆ دانێ خەڵک گوێی بۆ ئەگرێت ئەم کەسە پاراوێز خراوە ئەم کەسە کەس سای بۆ ناکەوە کەس گوێی بۆ ناگرێت بە نەمونە ئەمیش خۆیێنێتە مەدانەکە و ئەڵێ با منیش خۆم بسەلمێم لە بەرام کەسەیە بە بەرامبەرەکەی ئەوە هەرتۆنی قسە ئازای منیش ئەزانم ئێوێ لە ئاستی بەرامبەرەکەی خۆی نزیکاتەوە خۆم سەردەما ئەوەی قسەی ڕاز بڵە خۆی قسەی ڕاز قەدەغە بۆ مەمنوع بووە ئەوەی کە هەر کەسێک قسەی ڕاز بڵێ عەدالەت بڵێ مەمنوع کراوە ینی خەس گوێی پێ ناگە بەس کابرا دوورەیەکە ئەڵەمە ڕاستەکە ئەمە قسەی پێ ئەمە قسەی پێ باش نییە قسە زۆرکردن چە بەڕاست چونکە شتەکە
خەڵکەوەی کە قسەی ڕاستەکە زۆر خەڵک گوێی لێ نادەم لە دیارە لە خۆی گیرفانی خۆی دەریتەوە بەس قسەیەک ئیسان مەسەن بڵێن بەانی معاشەسێک هەموو خۆی گوێی لێ واژ نییە. سنە دوایە کەم قسەکەی زیاتر گوێ بگری. من بۆ چونم ئەوەیە خەڵک کەم بڵێ بە زۆر گوێ بگرێت. ئینسانەکان لە هەموو شوێنێکە کە دانیشن و قەینەکەن ئەبێ وا قسە بکرێت گوێیان لێ بگیرێت. هەیەە خۆی دەرەخا هۆیشیانە هەروەکو عادەت خۆی پێوە بتۆ فێر بۆ تەعامل ناکە قسەنەکە باسی ئەم و باسی ئەوە هەر قسەیە بەدەمیاو لە خۆی و ئەیکاوی تر خۆشی ساحبی قسەکەی خۆی نێبزانیان قسە بۆ چیەکە و لەکوێدا لە عەزی چی ئیسە زۆرەڵێ ئەوە بەرپرسەکانی ئەم وڵاتن زۆر قسەکەن ئینسان کە لە هەر برسەکە دانیشت ئەوەندە زۆر قسە نەکات دوای یەکا بەرپرسەکانی خۆی. لە ڕاستیە ئێمە وەکو مسلمان سنە دوایە کەم قسەکەی زیاتر گوێ بگری. لە ڕاستیە ئەوەی کە زۆر قسەکە هەمیشە بێزراوە لە ناو کۆمەڵگایە چونکە کارێکەکە خەڵکی عزیێتەیە بە قسەکانی و پەنی پێشناڵی ئەوەی زۆر بڵێ هەڵەش زۆرەکە لەبەرەوە هەتا کەم بڵێ باشترە هەتا زیاتر گوێ بگری زیاتر ئەتوانی لەگەڵ ژیانە خۆت بگونجێنی لەگەڵ کەسەکانە خۆت بگونجێنی و خۆشەویستێکی زیاتریش بە خۆت پێیا بکەیت بۆیە بەڕای من ئەوەی کە زۆر قسەکە کەمتر خۆشەویستە لە ناو خەڵکە زیاتریش هەڵاکە. پێیامی ئەم کەسانت چێکە زۆر بڵێن واللهی دەرخستن نییە زیاتر بێگومان هەر خۆ دەرخستنە بۆ ئەوەیە بڵێن ئەم کەسە کەسێکی شارەزایە کەسێکی بەتوانایە لە قسەکردنە ئەگنا هیچ شتێک نییە من پێم وانە کە شتێکی باش بێت. باشە تۆ پێدوانیە هەندێک جارم کەسانە بۆیە ئەو نەقسەکەن لەناو مەجلیسەکە کەسێکی تایە خەڵک زۆر گوێی بۆ وەگرێت کەسێکی زیرەکە کەسێکە ناو خەڵکە متمانەیەکی هەیە ئەمیش ئەوێت منافەستە و بربەرەکانی ئەو کابڵێ منیش قسەن پێ وەکو تۆ ئەوی ژۆکو ئەو بێوێ خۆی بناسێنێ خۆی دەرخا خەڵک گوێی بۆ بگرێت زیاتر منافەسەی بەرامبەر نییە لەم حاڵەتەیە. بێگومان بە تەکی دوایە من زۆر جارە و کەسانم بینیوە ینی بەبێ ئەوەی لە شتەکە بزانێ ویسوێتی قسەی خۆی قسە بکات لەو بابەتەیە و بڵێ ها منیش دەزانم بێگومان هەرەوەیە بۆ منافەسەکردنە یان کەسانێکن خۆیان هەست بە زعفی خۆیانەکەن بۆیە قسەکەن بۆ ئەوەی بڵێن ئێمەش هەین ئێمەش بوونمان هەیە ئێمەش دەتوانین وەکو خەڵکانێکی تر قسە بکەین و خەڵکیش گوێمان لێبگرێت بێگومان ئەوەی کە ئەوی غوا بکە شکست دەێنێەوە بێگومان دوجار کارێکەکە کە خەڵکی ڕقیان لێ بێت لە جیاتەوەی خۆشیان بوێت چونکە ناتوانێت وەکو ئەو کەسێک کە شارەزایی هەیە قسە بکە بێگومان کە کەسێکی شارەزایی لە گفت و گویانەوێ کۆمەڵی قسەکە کە لەوانەیە دڵی خەڵکی لێ بڕەنجێ وەک لەوەی گفت و گویەکی باش بکەوە وتانێکی وە باش بڵێت. هەیەمە چییە بۆیان لێرەوە؟ وەڵای من داوان لێ یەکەم وا نەزانن کە زۆر قسەکردن کارێکی باشە بێگومانەوەی کە کەمتر قسەکە خۆشەویستریشە بێ و تا ڕادێک مامناوەندی هەڵبژێن چونکە هەمیشە مامناوەندی جوانترین پیشەیە لە هەر کارێکا بێ تر قسەکردن بێ کاری ڕۆژانە بێ هەمیشە مامناوەند بین بۆی کەمتر هەڵە بکەین و ئیسفادەیەکی زیاتریش بکەین. خەڵکانێک هەن لە مەجلیسا زۆر قساکەن کوردەواری پیانەڵێ زۆر بڵێن ئەوەندە قساکەن خەڵک بێزارەکەن تۆ بۆ چون و چێ لەسەرەمە؟ وەڵا خۆ قسەی جوانەوە قسەی پێشینیشە ڕاست زۆر نەڵێ باش زۆر بڵێ باش نییە. قەت هەبووە ئەوەندە قسە بکرێ لە مەجلیسا بێزار بکرێ بڵێ خۆزگان نەهاتماتە مەجلیسەوە؟ بەتاکید بەڵ. لێرەوە چ پامێکە بۆ کەسانە هەیە کە زۆر ئەڵێن چیان پێڵیت؟ وەڵا من هەرەوەی پێڵێ مەگەر زانی باش بڵێگە نەیزانی بێدەنگی باشترینشت. خەڵکانێکەن لە مەجلیسا کە دائەنیشن ئەوەندە قسە ئەکەن چواردەورەکان بێزارەکەن کوردەواری ئەڵێ زۆر بڵێن ئەم جۆرە کەسانە تۆ بۆ چون و چێ لەسەر زۆر بڵێ لە مەجلیسا؟ وڵی زۆر نەڵێ باشە کەم بڵیت ئەگەر زۆر بڵێ ئەکەویدا هەڵەوە گەر کەم بڵێ باشترە لەوەی زۆر بڵیت. باشە ئەو کەسانی کە زۆر بڵێن خەڵک چۆن باسییان لێوە ئەکات؟ ڕێزمەیە بۆ تۆ بە ناشریترین زەلام ناویانە بن زۆر خەڵک بێزارەکەن خۆ لەوانەیە گویان لێ بگرن لەو کاتەیە بەڵام دوایی ڕەنگە باسییان بکەن بە خراپ. ئەرە وەڵا زۆر بە خراپە باسییانەکەن. باشە پێیان ئەم کەسانە چێوە ئەو نەقسەکەن خۆیان دەرئەخان وڵی هەمووی ناز هەمووی بێ ئیشیە هەمووی ئیش نییە کاسبی نییە گەر پیا ئیشێ کاسبیە بێت ئەچێوە لای ئیشەکەەوە بەخۆی خەریکای ئەو دەنگە نابێ و ئەم
قسە زۆر بتنە ناکرێت. باشە قەت هەبووە لە مەجلیسەکە دانیشی ئەوەندە بێزار بکڕی بڵێ خۆزگا نەهاتماتە مەجلیسا؟ وەڵا زۆر جار لەو باخشا دانیشن زەلامی وە هەیە قسێگا یعنی هەر تونیانەکەی باشترە ئەمە ناشرینە. لێرۆ چ پەیامێکە هەیە بۆیان؟ وەڵاهی مناڵێم مەگەر خوا ئەمانە چارم بکە نەچاری نای. زۆرە چیش لە مەجلیس و کۆڕووکەونەوەکان؟ کەم. خەڵکانێکان کاتێک کە لە مەجلیسا دائانیشن ئەوەندە قسە ئەکەن چواردەورەکان بێزار ئەکەن خەڵک بێزارە لە زۆروتنیان لە زۆر بڵەییان بۆ چوونی تۆ لەسەرمە چییە؟ وەڵاهی قسەیەکێڵێ ئەوەنە بڵێ تا گوێ لێگرن باشە زۆر وتن و قسەی زۆر و بۆر بەڕاستی باش نییە بۆ کەسایەتی ئەو کەسێک کە لە مەجلیسەکە دانیشێ ئەی لە ئێستا خەڵکمان هەیە تەنها قسەیەکە ینی حساب ناکە بۆ بەران ئەوانەیە کە لە دەوروبەریان ئەیانەوەی گویان لە چی بێت باشە ئەم ئەوەی بەلاو مهمە کە ئەم چی ئەڵێ بەلایە گرنگ کە تۆ گوێ لە چی ئەگری باشە بەڕاستی ئەمە دیارێکی زۆر خراپە ئێستا خەڵک بە تایبەتی لەم وەزع و قەیرانەوە خەڵک سەفێری قسەکردنێکی زۆر بۆ قسێکی زۆر بۆ ڕەخە ناو مەجلیس و خەڵکێکی زۆری پێ مەشغوڵەکەن شتێکی باش نیە و خەڵک شێخ پەیامی زۆرە کەسانە چییە؟ زیاتر خۆ دەرخستن نییە؟ بەتاکید حەزیان بۆ وەکو کوێخەیە دەرکەوت خەڵک کوێخەیە سێگەر لە ناو دووسێ نەفەرە ناو کۆمەڵ لە هەر کۆڕکۆ کە پەیوەندی بە ئیشەکەیتەوە نەبێ تۆ قسە بۆ چەند کەسەیەکەی کەسێک در لەوێ خۆڵ قوتێ لە مۆزوعەکەیتەوە یعنی ئەمە ئەو تۆ ناکرێ لەوێ هەم دەمکوتی ئەو بکەی هەم ڕوشکێنی بکەیت بەدڵنیای ئەو جۆرە کەسانە لە ئەساسێکی بۆ جۆرە هاتوون تو ناتوانانی دانیشی سەرکۆنیان بکەیت ئەمە سیفەتێکی خراپە هیوادارم ئەو جۆرە کەسان تۆزە بە خۆیانە بچنەوە زۆر خۆیان نەدەن لەو ئیشێک کە نایزان لە گۆمێکە کە نازانین بە لە بکەی خۆی تێفڕەمە ئەم جۆرە کەسان لای خەڵک چۆن پێناسییان نەکرێکە زۆر بڵێن لە مەجلیسا خەڵک بە چاوێکی باش سەیریان ناکات بەدڵنیاییەوە کەسێک من حەزم بە قسەکردنی تۆ نەبێ حەزم بە زۆر بڵی تۆ نەبێ بەدڵنیایەوە لای خەڵکیش بە باسی باشی ناکات وڵی زۆر بڵێ شتێکی ناشرینە شتێکی جوان نینە ناو مەجلیسە خاصن کۆمەڵی گەنج پێیا بوو یعنی ئازایەوە نازانین کە ناو مەجلیسە پیاوێک لەگە خۆ گەورەتر بوو نابێت کۆمەڵە شت بگوترێت ئەبێتەوە ئاگایەوە بزانێ ینی زۆر بڵێ شتێکی جوانیە خۆی مەسلەی کوردی ئەڵێ تا پرسیارە لێ نەگرێت جواب مێرەوە مێرە قسە ئەم بابەتانە بێ گەنجەکانمان ڕەچاوی کۆمەڵە شت بکەن یان قەزەی سیاست کە تۆ لە سیاست نەزانی بۆ تەداخولەکەی پێ دوایە گەنجەکانن یان بە تەمەنەکانیش ئیسە خۆی کۆمەڵت پیامانەیە ئیسە بەسەن بە زۆری لەم شایەخانانە یعنی تۆزە عەقڵەتیان ڕۆشتووە ئینسان کە تۆزە چووەتە منە کۆمەڵە شت لەدەستەیە بەڵام ئینسان ئەمڕۆ بێ گەنجی ئەمڕۆ کۆمەڵە شت وەرگرێت دوورکەونە لە سیاست